بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزە، بەرنامەی ئەم هەفتەمان بریتیە لە دوو بەش. بەشی یەکەم نەخۆشی وەبا یا کولێراس و بەشی دووەمیش مێژوویەکی کورتە لە چۆنیەتی ناسینی میکرۆبەکان یا مێژوویەکی کورت لە میکرۆبیۆلۆژی. بۆ بەشی یەکەمی بەرنامەکەمان بینەران ئەگەر لە بیریان بێت لە ماوەی چەند هەفتەی پێشووە بەهۆی ئەوەی کە سکچوون و ڕشانەوە بڵاو بۆ ناو شارەکانی کوردستانە، ئێمە بەرنامەیەکمان بۆتان تەهیە کرد و لەو بەرنامە شارەمان کرد کە ئەو مەسئولان و کاربەدەستانی دەوڵەت وایان وتووە کە هەموو ئازمایشات و تاقیکاریەکان کراوە، هیچ جۆرێک لە وەبا مشاهدە نەکراوە. هەرچەند چاوەڕوان نەکرا کە بەو سیستەمە سەقەتە بێداشتیە وەبایش بێتە سەرویە و هەفتەی پێشوو ئیعلامیان کرد کە لە چەند شاری کوردستانە وەبا بینراوە، لە تاقیکردنەوەکانە دەرچووە کە ئەو کەسانە تووشی وەبا بوون، بەتایبەت لە شارەکانی سەقز و سنە و دیواندەرە زۆر بوو، بەڵام لە مەریوانە زۆرتر کەوتوتە بەرچاو. بەرنامەیەم هەفتەمان بۆ بۆنەوە بۆ وەبا تەرخان کردووە. وەبا نەخۆشیەکە کە ئەپیدیمیە، یعنی گشتگیریە، بە ئاسانی نەقڵەوێت و کەسێکیش کە تووشی وەبا بوو بەهۆی تووشبوونەکەیەوە شلەمەنی یا مایعاتێکی زۆر لە لەشی دەفعەوێت ئەڕواتە دەرەوە، بۆ هۆیەوە ئەو کەسە تووشی کەماویەوێت لەشی و جیا لە مایعات بازل لە مەواد کە بە ئەلکترۆلیتەکان ناسراون و بۆ سوخت و سازی لەش لازمن، ئەوانیش لە لەش ئەڕۆنە دەرەو بە دوای ئەوەی کە زگچوونێکە کە زگچوونێکی ئاوەکی و زۆر زۆر شەدیدە تووشی ئەو حاڵەتە نابن. بۆ یەکەم جار ئەم میکرۆبە لە ساڵی 1883 یعنی نزیک بە 140 ساڵ لەوە پێش کەشف و دۆزراوە و کە ئەو کەسیشەکە زەحمەتی زۆری کێشە بە دوایە گەڕا تاتوانی بیدۆزێتەوە و جیای کاتەوە. کەسێ بوو بە ناو ڕۆبرت کۆخ، ئەمڕۆ بە زانایکی ئاڵمانیە ناسرێت، بەڵام ئەو کاتە دەوڵەتی پرووس ناسرااو بوو. کۆخ چوو بۆ مسر، لەوێ هەستی زانیوی کە ئەپیدیمیک هەیە، نەخۆشیێکی گشتگیری هەیە و زۆرێک لە مەرگ و میرەکان و تەڵەفبوونەکان لەوێ ڕوویداوە. ئەو پێی بەرکە لە ڕیخۆڵەی ئینسانە، لە ناو ڕیخۆڵە میکرۆبێک هەیە، شتێک هەیە، بەڵام هەرچی هەوڵیدا نێتوانی جیای بکاتەوە. تا لە سەفەری دواتریەکە بۆ هندوستان بوو، ئەو توانی کە ئەو میکرۆبە کە یەک جۆر باکتری بوو لە لەشی مرۆڤ جیای بکاتەوە و بەناو کولێرا ناوینە کە ئەمڕۆ لە بازی شوێنە بەناو کولێرا یانە هەر ناوی ئەو باکتریە ئەناسرێت. ئەم باکتریە کاتێکە چووە لەش سەمێک لە خۆیە و تەولی دەکات، ئەو سەمیشە ئەوێتە هۆی ئەو نیشانەگەرەکە بە نیشانەکانی کولێرا ئەناسرێت. ئەگەر هاوڕێی هاوکارم وێنەی ژمارەیەکمان بۆ نیشان بدات، لەم وێنە ئێمە نیشانەکانی ئەبینین. پێشەکی بڵێن کە لە هەر 20 موردە کە لەو کەسانێک کە تووشی کولێرا بن، یەک موردیان حاڵەتەکەی شەدیدە. ئەو علایمیشە کە خۆی نیشانەدات لە 12 ساعت تا 5 ڕۆژ دوای ئەوەی کە میکرۆبەکە چوە ناو لەش علایمەکەی زاهرە بێتەوە، خۆی نیشانەدات. یەکێک لە سەرەکی ترین نیشانەکان زگچوون یا ئیسهاڵێکی سپی ڕەنگە کە بە داوای لێبوردن لە بینەران، بەڵام وایە لە ئیسلاحی پزیشکیشە بە ئیسهاڵێکی وەک ئاو برنج ئەناسرێت، یانە ڕەنگەکەی سپیە، هەروەکو ئەو ئاوەی کە ئەکەوێتە سەر برنج کاتێ شۆردنی ئەو ئیسهاڵە دانێن لە مشخص ئەسڵیەکانیەوە یەکە ئەم کەسە تووشی وەبا بووە. و هەروەها ماندوویەتیە، هێڵنجدانە، ڕشانەوەیشی ئەتوانێت بێت لە
نیشانە سەرەکیەکانی تریشی ئەوەیە کە گژبوونەوە و تونبوونەوەی ماسوولکەکانی قاچە، یعنی ئەگیرگێتی ئەو ماچەگەرە. ئەو کەسەی کە تووشی نەخۆشی وەباوێت بە سرعەت شلەمەنیەکان مایعاتی لەشی لە دەسەچێ، حتا لە کەسانێکە باڵغن ئەتوانێت لە 24 ساعتە لە ماوەی شەو ڕۆژێکە تا 20 لیتر لەو مایعاتە لە دەست بدە. دیارە گەورەترین مشکڵێکە تێدە پێشەوە بە دوای توشبوون بە نەخۆشی وەبا کەم ئاویە. ئەگەر ئەو کەم ئاویە جبران و نەکرێتەوە ڕێک حەلێکی بۆ نەدەوزرێتەوە لە مەراحلی دواترە ئەبێتە شوک، ئەو کەساباتە ناو شوک یانە شوکی کەماوی پێژن بێحاڵیەکە لە هۆشی خۆی ئەباتیە کە لەو ئۆژانسێکە کە ئەبێ حتمما بڕات و لە خەستەخانە یان نەخۆشخانەکانە بەستەری بێت. لە وێنەی ژمارە 2 نیشانەکانی کە هەیە بە تایبەت نیشانەکانی کەماویە. یەکەم نیشانەکانی لەسەر پێسە، پێس ئەو حاڵەت و قەوامی ئەسڵی خۆیە نامێنێتەوە، حاڵەتی وشکی یا شلبوونەوە لە پێسە ئێمە ئەبینین، و هەروەها ناودەمە کە وشکە بێت، چاوەکانیش بە چاڵە کەفن، یعنی وەک چاڵای ئەچنەوە چاڵ یا چاڵای بەهۆی ئەوەی کە کێشی لەشیش دابەزێت، تەرەشحاتی بەدەن کەمەکاتەوە بە تایبەت ئەو ئارەقکردن بەهۆی ئەوەی کە مایعاتێکی زۆر لە لەش بەهۆی نەخۆشبوون بە توشبوون بە وەباوە لە دەست ئەڕوات مایعاتێ نابێنێت کە ئەو کەسە بۆ وێنە تووشی ئارەقکردن بێت. لێدانی دڵە کە ئەڕواتە سەرەوە و هەروەها زەختی خوێن یا فشار خوێنە کە دابەزێت و تێتە خوارەوە. دیارە سەرگێجە یا ئەوەی کە کەس تووشی بێحاڵیە بێت لەو علایمەکانی تری توشبوون بە نەخۆشی کولێرایە. بە جۆرێکە ئەڵێن لە ناو جۆری خوێنی ئەو کەسانەیە کە جۆری خوێنەکەیان ئەوە زۆرتر تووشی ئەبن، بەڵام جۆر خوێنەکە عامڵ و هۆکاری ئەوە نییە کە ئەو کەسە تووشی وەبا بێت، بەڵام ئەو کەسانی کە گوڵی خوێنیان ئەون زۆریان تووشی ئەم نەخۆشی نابن. و هەروەها ئەگەر سەرنجمان داوێت لەو شوێنانەی زۆرتر پەراسێنێت کە تەراکم جەمعیەت ها لەسەرەوە، جەمعیەتێکی زۆر لە وسعەتگەرێکی جۆغرافیایی زۆر کەمە ئەژین، چونکە میکرۆبەکە ئەتوانێت بەڕاحەتی پەخشەوە بێتەوە. ئەکسریەتێکی زۆر لەو کەسانەی کە لەو کۆمەڵگا ئەژین تووشی ئەم نەخۆشی نەکە. دیارە جیا لە تەراکمی جەمعیەت بێداشتی فەردیە، ئاوە بە تایبەت ئەم میکرۆبە ئەم باکتریە بەڕاحەتی لە ڕێگەی ئاو نەقڵە ئەبێت، انتقالە دەرگێت، و هەروەها لە سەوزیجات و سەوزەکانە کە بە ئەگەر ئاویاری سەوزە و سەوزیجاتەکان بە شێوەیەکی سالم نەدرگێ لە زێراو یا فازڵاوەکان استفادە کەڵکوەر بگیرگێ بۆ ئاویاریان، ئەوە ئەتوانێت یەکێ لە هۆکارەکانی و سەرچاوەکانی توشبوون بە نەخۆشی وەبا بێت. جیا لە سەوزیگەری کە پیسە بن یا ئەو ئاوانەی کە پیس بوون بەهۆی ئەوەی کە تێکەڵ بە زێراوەکان بوون، یا ئەوەی کە هەر سەرچاوەیەکەی میکرۆبەکەی هاتیە ئەتوانێت لە سەر خواردنەکانیشە خۆی نیشاندا. بۆ وێنە ئەو کەسانەی کە مسافرەت دەکەن یا ئەڕۆن بۆ شوێنانەی کە وەبا لەوێ بەهۆی هەم ئاو هەواکەیەوە هەم ئەوەی کە تەراکم جەمعیەتەکە زۆرە، ئەو کەسانە دیارە واکسنێکیشیان بۆ ئەوە شێنن، بەڵام پیان ئەڵێن کە تاوش جێگەی کە ئیمکانی هەیە لە خواردنی سەوزی خۆیان بگرن، سەوزی جادە و ناوچ منتەقەم نەخۆن، یا ئەگەر میوەیەکە خۆن حتممە میوەکە پێس بگرنەوە، یا سعیکەن ئیتمینانێکی کامڵیان بێت لەو خواردنانەی کە ئەی خۆن کە تووشی نەخۆشی وەبا نەبن. بۆ دەرمانی وەبایش
ئەسلیترین خەتەر کەم ئاویە کە بۆ کەم ئاویەکە تۆسیا کرێ کە پودر ORS بدرگێ ئەو کەسە کە توش بووە بخوا ئەو پودریشە محلولێ کاتێککە دروست بوو محلولێکە لە ئاو نمەک و قندە قندەکەش لە جۆری گڵۆکۆزە ئەوانە پێدەن دیارەیسە پودرەکەی هەیە لە ناو ئاوە دروستە کردێت و ئەو پودرە ئەخورگێت بەڵام لە شوێنگەرێکە کە حتا ئەو پودریشە دەست نەکەوێ ئەڵێن خوێ و شەکر و ئاو پێکەوە بخۆڵێن دوای سەردیکەنەوە ئەوە بەکاربێرن بۆ ئەوەی کە جوبرانی ئەو مایعاتەوە ئەو مەوادەی کە لە بەدەنە دەفبووە ئەوانە جوبران کاتەوە دیارە لە حاڵەتگەرێکی فرە شەدیدە کە کەماویەکە زۆرە دابەزینی کێشەکە زۆرە ئەو کەسانە ئەبێ بڕۆن بەستەری بن لە خەستەخانەکانە بخەون بۆ وێنە ئەگەر کەسێکە تا 75 کیلو کێشی بێت تووشی کەماوی وێت ئەبێت لە 24 ساعتە 7 لیتر سروم یا ئەو غەزاییە پێ تەزریق بکرێت لە ڕێگەی دەمارەکانیەوە بۆ ئەنتیبیوتیکیش دیارە ئەنتیبیوتیک دەوری خۆی ئەبینێت یعنی ئەوەی کە ماوەی ئەو نەخۆشیە کەمەوە کاتەوە بەڵام WHO یا سازمان جیهانی بێداشت ئەڵێ بەهۆی ئەوەی کە ئەم میکرۆبە ئەتوانێت مقاومت دروستکە لە خۆیە لە مقابل ئەنتیبیوتیکەکانە باشتر ئەوەیە کە ئەنتیبیوتیک مەصرف نەکرێت یا داروگەرێکە بەناو داروگەر دژە ئیسهاڵ یا زدە ئیسهاڵ بۆ ئەوەی کە ئەو زگچوونە بوێسینێتەوە ئەوی چەر تۆسیا گرگێکە مەصرف نەبێت چۆن بەکارهێنانی ئەو دەرمانانە ئەبێتە باعسی ئەوەکە زگچوونەکە یا ئیسهاڵەکە قەت ئەبێت و ئەو میکرۆبە لە ماوەیەکی زۆرتر دەف ناوێت لە لەشەوە ماوەیەکی زۆرتر لە لەشە ئەمێنێتەوە هەروەکە شارەمان کرد بێداشتی فەردی دەوری ئەسنیە بینێ بۆ ئەوەی کە کەسێک تووشی بەم نەخۆشیە نەبێت نەخۆشی کولێرایە وەبا شۆردنی بە تایبەت سەوزەکان یا پێسکردنی میێوەکان ئەوانە ئەتوانێت لە عامەگەرێ بێ کە بتوانێت بەر بە تووشبن بە نەخۆشینی کولێرا بگرێت بۆ هیوایەکە بە ڕعایەتکردنی بێداشتی فەردی شۆردنی سەوزە تووشبووان بە کولێرا هەرچ زووتر ساقە و بنەوە شەفا بگرن و ئەوەی کە خۆشمان بتوانین بەر بە تووشبوونی خۆمان بەو نەخۆشیە بگرین. بینەرانی خۆشەویست ئەوە بەشی یەکەمی بەرنمەکە بوو کە لەسەر وەبا یا کولێرا بڵاو بووە بەشی دوومی بەرنمەکەمان لەسەر مێژوویکە کە چۆنیەتی ناسینی میکرۆبەکانە یا ئەوەی کە بە مێژووی میکرۆبیۆلۆژی ئەناسرێت بەشی دوومی بەرنمەکەمان تەرخان کردووە بۆ ئەم مێژووی لە میکرۆبیۆلۆژیە هەروەکە ئەزانین پێش ئەوەی کە ئینسان دەستکا بە کشاوەرزی یا ئەوەی کە ئاژەڵەکان ڕام بکات چەند مەترسی بوو یەکی لەو مەترسیانە برسیەتی بوو یەکێکی مەترسیەکانی بوو کە ئەچوو بۆ شکاری حیوانات چەند مەشاکلێکە و لەسەر ڕێگەیە بوو و یەکێکی تریشی گەرما و سەرما بوو بەتایبەت سەرماکە بوو کە بەهۆی دابەزینی گەرمی لە شەو ئەو کەسانە تووشی مەرگومیرە بوونیانە زۆرترین مەرگومیرەکان لەسەر عامڵە هەوکارەکانی برسیەتی بووگە خەتەراتی بوو کە بە شۆن پەیاکردنی شکارە چوەتن و یا ئەوەی کە گەرمای لەشیان لە دابەزیوە ئەوە عامڵ ئەسلیەکان بووە بەڵام ئەوەی کە لە تقریبا 10,000 ساڵەوە پێشەوە بە ئەوەی کە ئینسان هەم ژیانی لەگەڵ ئەو ئاژەڵگەرەکە ڕامیانەکات و هەم لەگەڵ کشاوەرزی یا لەگەڵ دیاکانە سەر و کاری پەیاوێت و ئەوەی کە مشکلی برسیەتی نامێنێت ئەوەی کە مەترسیەکانی شکارکردن نامێنێت
ئەوە ئەبێتە هۆکارێکە جەمعیەتەکە زۆرە بێتەوە جەمعیەتەکەیش کە زۆرە بۆ بەهۆی ئەو تەراکمە و کە ئەبێت نەخۆشین تووشبوون بە نەخۆشین زیاکات بە تایبەت نەخۆشینگەرێکە لە ئاژەڵەکانە و ئەگوازرێتەوە بۆ ئینسان بەڵام ئەمە ئەو کاتەکە نە تاقیگەیەک بووگە نە ئازمێشکایی بووگە نە دەرمانخانەیەک بووگە نە تاقیقاتێک کراوە تا نەخۆشین بناسرێت ئەوەیە کە هەر هاتوون بەس لەشی ئینسان یەک انتخابی تەبیعی کردگە ئەو انتخابە تەبیعیە کە دوای ئەوە کە تووشی نەخۆشی بووگە ئەوە بووگە کە سیستمی بەرگری یا سیستمی دفاعی لەش توانێت خۆی تەقویەتکە خۆی قەوی کردووە و بەو شێوە بەری گرتووە بە نەخۆشینەکان بەڵام لە بازی حاڵەتیشە ئەو سیستم دفاعیە زعیف بووگە ئەوەی کە بەرگەی نەگرتووە بۆ وێنە بۆ نەخۆشینی سل ئەگەر ئێمە سەرنج بدەین تا شاید کەمتر لە 100 ساڵەوە پێشیشە و هەر کوشت و کوشتاری لە ئینسان گرتووە بەهۆی ئەوەی کە ئەو سیستم دفاعیە تا ئەو حەدە مقاوم بووە بەڵام تا حەدە مقاوم نەوە کە بە کولی بتوانێت دەفعیکە تا ئەوەی کە میکرۆبەکە ناسراوە واکسن و دەوا و دەرمانەکەی بۆ دروست کراوە بۆ ئەوەی کە هۆکار و سەرچاوی ئەم نەخۆشیانە چین دیارە چەندین نەزەریە هەن بە نەزری ئەگەر ئەوەڵیە ئەناسرن یەکێکی ئەوەی کە بەهۆی نەخۆشی تاعون و متوەجی بوون کە ئەگەر لە مەوجی یەکەمە لە شەپۆلی یەکە ئەگەر کوشت و کوشتارێکی زۆرەکە تاعون لە دەورەکانی دووم و سێوم و داهاتووە ئەو کوشت و کوشتارە لەو ئەنازنیەکە لە دۆری ئەوڵە بووە زانیان کە ئەو میکرۆبە یا ئەو عانە هەر بەهێنێ بووە کە ئەو شێوە زعیفترەوە ئەبێتەوە و هەر جارە لە جارێکی تر زعیفتر خۆی نیشان ئەدات لە قەرنەکانی 16 و 17 زاینیشە ئەوانێک کە تاقیقیان کردووە متوەجی بوون کە ئەوەی کە مقاومەت تەبیعیە یا بەرگری تەبیعیە جیاوازی بووگە لە ناو گونە یا جۆرەکانی ئینسانیە بۆش وێنە ئەو بەردەگەرەی کە لە ئافریقا و هێناویانە لەگەڵ ئەو بەردانەی کە لە بومیەکانی ئامریکای لاتین بوون یا ئەو کەسانی کە لە ئوروپا و چوون بۆ ئامریکا بەهۆی تووشبوون بە مالاریا یا تەبیزەر زانیان کە ئەو کەسانەی کە پێشتر ئەو میکرۆبەت لە محیتەکەیانە بۆ وەک ئافریقا ئەو میکرۆبەت جۆرێکی زعیفترە و مەرگومی لەناو ئەوانە کەمتر بوو ئەوان زمینەی تاقیقەکانی بۆ ئەوان هاوردە پێشەوە بەنووسین لە ساڵی 1546 یەک دانەتر کە کاری تاقیق بوو کەسێکی ئیتالیایی بوو بەناو فراکاسترۆ ئەو نەزریەیەکی نووسی کە توگەری کە بە چاو نابینرێت نامەرئین هۆکاری نەخۆشیەکانن بەڵام ئەو کاتە خۆی ئەو نێزانی نەناوییان بوو نێ چۆن نێنی بینی و شتێ وای نەبینی تا ساڵی 1677 کە ئانتۆنی وۆن لیۆن هۆک میکرۆسکۆپی کەشف کرد کاتێک کە ئەو میکرۆسکۆپی کەشف کرد تقریبا توانی بە چاوێک بە کۆمەکی میکرۆسکۆپ پێشرەفتێکی علمی بەدەست بێ دیارە میکرۆسکۆپیش لەو میکرۆسکۆپی کە هۆک دروستی کرد تەوسعی پیا کردووە لە ئازمایشگاکانە ئەمڕۆ ئستفادەی لەکەن تا گەیشتوتە ئەوەی کە میکرۆسکۆپ گەرێکی دیجیتالین یا ئەوەی کە میکرۆسکۆپی گەرێک ئلکترۆنین ئەوانە لە دەستکەوتکەرێ بوون کە لیۆن هۆک بە یەکەم دروستکردنی کە لە میکرۆسکۆپ بە شێوەی عەدەسیەکان و زەڕەبین کە ئەو کاریە کرد ئەوەی توانی کە ئەو دەستکەوتە بێ دیارە ئەم تئۆریگەرە هەر نەزەرات بووگە بەس لەسەری باس کراوە بەڵام
هۆکارەکە هێشتا نەدۆزراوەتەوە گیان نەکراوەتەوە بۆ وێنە کەسێک لە ڤیەنە بەناو سیمیلیۆ کە دوکتر بوو متوەجی بوو لە کاتێک کە جنازەی بازیان کردووە بۆ تەشریح یا کالۆتشکافیان کردووە بەهۆی ئەوەی کە یەک نەفەر لەسەر ئەو کالۆتشکافیە بوو بەهۆی زەخمێکە لەسەر دەستی دروست بوو ئەو کەسە دوای ماوەی کەوت لە ناوچوو ئەوە نەزەریەکی هاور کە نەخۆشین ئەگوازرێتەوە عامڵەکەی چییە خۆی نێزانی ئەو بۆ کات ئەو نەزەری ئەو بینێتدا هاور کە یەکێک لە شێوەگەر بەرگریکردن دفاعکردن یا ئەوەی کە سڵامەتی و تەندروستی خۆمان لە ڕاگرتن شۆردنی دەسەکانە ئەو لەو کاتەوە ئەو شۆردنی دەست بۆ یەکەم جار کە حتممەە دوای خواردن پێش خواردن ئەوە ئەنجام دەرگێ ئەوە لە نەزەریەکانی کە سەرچاوەکەی لە ئەو پزیشکە ڤیەنیە بووگە کە سیمیلیۆی ناوبووگە دیارە هەروە هاتووە کەسانێک تریش تاقیقاتی خۆیان کردووە بۆ وێنە کەسێ بەناو جان ئسنۆکە ئەویش پزیشکێکی لەندەنی بووە بەهۆی نەخۆشینی سکچوون کە لە لەندەنە بڵاو بووە ئەو کاتیشە کەسانێک بوون کە بیر و باوەڕگەر خورافیان بوو کەسانێک بوون کە دژە علم بوون دژە زانست بوون ئەیانوت ئەوەی کە لە خیابانی کەمبریجە ئەو پمپ ئاوە کە هەیە ئەوە سەرچاوی نەخۆشینەکەس بەڵام جان سنۆ سابتی کرد کە سەرچاوەکە ئەو پمپ ئاوە نییە بەڵکو ئاوەکە خۆیە ئەو زانی کە ئەو ئاوە سەرچاوەکەی لەگەڵ زێرا و تاقاتی بووە و ئەو کەسانێک کە ئەو ئاویانە خواردووە تووشی ئەو نەخۆشینە بوون سەرچاوەکەی دیاری کرد و وتی کە سەرچاوەکە لەناو ئاوەکە هەیە لە ئین ئەو پمپ ئاوە نییە یا ئەوەی کە 1960 کەسانێتر لە زەمینەگەرترە تاقیقیانە کرد کەسێکی ئاڵمانی کە قارچناس بوو ئەویش تەشخیصی داکە قارچەکانیش ئەتانە ئامڵگەر عامڵ نەخۆشین بێت قارچیا کەڕوو تا ئەگەین بە لوی پاستۆر لوی پاستۆر ئەو ساڵی 1857 کەشفی کرد و ئەو نەزەریە ئیعلام کرد کە هۆکاری تەخمیر و خراپبوونی خواردنمەنیەکان میکرۆئۆرگانیسمیان مەوجودداتێکی زۆر ڕێز و ڕەبینی کە بە چاو نابینرێت دیارە بەهۆی ئەوەی کە ئەو مؤسسەیەکی بوو لە پاریسە توانیت بە باری دارایی کە ئەو مؤسسە بووی زۆرێک لە محققان دوکتر دانشمند ئەوانە لە دۆری خۆیە کۆکاتەوە و ئەو تاقیقاتی کە لەو شوێنە ئەکرات توانیان گەین بەو نەتیجە کە میکرۆبەکان مقاومەتێکی بانیان هەیە لە بەرابەر گەرمە لە بەرابەر سەرمایش بەڵام ئەوەی کە بتانن بە گەرما لە ناوی بوون هەر بە دوای تاقیقاتێکە ئەو کەسانی کە لای پاستۆر و کاریانە کرد ئۆتۆکلاویان دروست کرد ئۆتۆکلااو کە ئەگەر هاوڕێ هاوکارم زەحمەتی بکێشێ وێنەی ژمارە چواردەیە دیارە ئەویش توش ئاڵگۆڕی زۆری بەسەر هاتووە ئەوە بوو کە ئەو وەسایلێکە عفونی ئەبوون یا میکرۆبی پێوە بوو وای وت کە بەهۆی بخوارەوە بەهۆی فشارێکە ئەو هەڵمە دوای کوڵینی ئاو هەیە ئەتوانین ئەو میکرۆبگەرە لە ئەویش لە دەمایکی زۆر سەرەوە دەماکە بێت لە زۆر سەرەوە بێ ئەو میکرۆبگەرە لە ناو ئەچن یا لە وێنەکانی 12 و 13 ئەبینین پێشتریش کە ئەوان بگەین بۆ نەتیجەکە بخاری ئاو بێ بۆ لە ناوبردننی میکرۆبەکان لە کوڵاندن استفادەیان کردووە لە ئاوێکە بکڵێت بۆ وێنە لەم وێنە کە ئەیبینن پێشتر ئەو سرنگەرە کە فلیزی بوون دوای ئەوە یەکبار مەصرف نەبوون وەک ئەمڕۆ کە هەر جارێک دوای ئەوە بەکار هاتن لابرد بەکار نێنەوە بەڵام چەندین جار بەکارە هاتن ئەوە بوو ئەوانیانت لە ناو ئاوە ئەکوڵە یا ئەوەی کە هەر ئەو کەسانێک کە بەلای پاستۆرۆ بوون خەریکی تاقیق بوون توانیان
واکسنی سلیش بدۆزنەوە، واکسنی سلیان دۆزیەوە، هەر بۆ شێوەی کە کەسێک بەناو جنێر کە ئەویش دانیشمەندێ بوو، میکرۆشناسێ بوو، ئەویش میکرۆبی هاوڵە یا هاوڵەی ماڵای زعیفە و کردەوە وەکو واکسن بەکاری هێنا کە ئەوانەی کە لای پاستۆری شەو کاریانە کرد دوای ئەوەی کە میکرۆبەکەی سلیان جیا کردەوە ئەو واکسنیان دروست کرد. پێشەکی ئەوە بێژم ئەو کەسەی کە میکرۆبی وەبا یا ئەو ناوە لەسەری دانا بەناو کولێرە، ئەو کەسێک کە ئەو میکرۆبیە بۆ یەکەم جار جیا کردە و کە ئشارەمان کرد ڕۆبرت کۆخ بوو، هەر ڕۆبرت کۆخ بوو کە نەخۆشی باسیل یا ئەو باکتری سلیە جیا کردەوە. ئەو کە جیای کردەوە پاستۆر و ڕەفیقەکانی توانیان واکسنەکەی دروستکەن، هەر بۆ شێوەیشە بۆ سیازەخم یا بۆ هاری واکسنەکەی دروست کرا، میکرۆبەکە جیا کراوە و زعیف کراوە، دوایش وەکو واکسن بەکارهێنرا. دیارە کە دوو کەس زەحمەتی زۆریان کێشا، یەکێک پاستۆر بوو، ئەوی تریان ڕۆبرت کۆخ بوو، بەڵام ئەم دوانە جیاوازیگەرێکی نەزەرییان بوو، بە یەکەوە اختلافاتێکی نەزەریان بوو و ئەوەی کە پاستۆر لایەنگری واکسیناسیۆن بوو ئەیوت میکرۆبەکان ناوێ بە کولی لە ناوچن ئەبێ کنترۆلکردن لەسەریان تاقیق و متاڵعە بکرێت. بەڵام پێچەوانەکەی کۆخ نەزەری وا بوو کە بە ئاموزشی عمومی ئەبێ بدرێت، ئەوەی کە ئاموزش عمومی درا ئەو کاتە هەوڵ بدرێت کە میکرۆب بە کولی حەس بکرێت. دیارە تەرەفدارانێکیشیان بووە، بەڵام ئەوەی کە ئەبینین ئەو میکرۆبانە تا ئەمڕۆ کە تێن هەر جارەوە شکڵیان ئەتانی عوز بێ، ئەتانەن جەهشی خۆیان بێت و ئەوەی کە ئەمڕۆ ئەو هەموو تەوسع و پێشرەفتەکە لە بەشی پزیشکی کراوە، هۆکارەکانی نەخۆشی عامڵ و سەرچاوەکانی شناسای ئەکرێت، زەحماتێ بوو کە ئەم ئینسانانە کێشاویانە تاتوانیویانە میکرۆبەکان کە خۆی ئەوانیش جیا ئەبنەوە، باکتریە، ڤیرۆسە، قارچە، ئەنگەڵەکان یا کرمەکان، گەوانە هەر کامێکی شاخەگەر خۆی هەیە، تاتوانیویانە ئەو سەدحە لە ڕەفاه و ئاسایش و سڵامەتی و تەندروستی بۆ ئینسانەکان لە عەسری حازرە فراهەمکەن و ئەبێ زەحماتی ئەو ئینسانگەریشە ئێمە لەبەرچاوە بگرین. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. تا پێگەشتنەوەوان لە بەرنامەیەکی تر لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە سڵامەتی و تەندروستی بۆ هەموو لایەکتان بۆ بەئاوا دەخوازم. ماڵەوە.